سامان چارەسەرێک بابم بدۆزەوە ئەوە حاڵ نییە باش منە سەچم لەگەڵی قساکەم دایە جوان ئەوەی لە توانان بێ بۆ یەکەم ئەو ئاغای هەمومانە دەبڕۆ کوڕم بڕۆ بەشکەم قەنەعەتی پێبینی باشە دایە جوان باوکە گیان ها سامانی کوڕم برێ باوکە گیان تۆ ئێستا باشی باوەڕ ناکەم قەت باشیشم سامان بەڕاستی ئەو خەونە لێم بیتە مەراق باوکە گیان نەزانم سێ ڕۆژە نەخەوتووی هەستت پێ ئەەکەم بەس پێم بڵێ ئەو خەونە چییە؟ کوڕەکە مەگە بمزانی باە پێم دەگوتی بەخۆم پێم لێک نادرێتەوە نازانم چش بکەم هینا چییە؟ باوکەی گیان ئەچم خەون ناسێکت بۆ ئەهێنم نا سامان نا تاقەتی خەون ناسم نییە دەترسێم خەونەکەی لۆ باسکەم ئەیچی ناو گوندی باس بکاتن باوکەی گیان کێ زادی ئەوەی هێنی تۆ باسکا لە گوند ئێ باشە ئەتوو بە تەمای چێی بانکەی ئەچم شەریفی خەون ناسی دیەکەی ئەو بەروان بانەکەم شەریف سامان بەس بە پیاوەکان بڵێ ئەوەی کە دێ لە بینی من و شەریفی دەبی نابی کەسی کە بزانی ئەوە نییە بەسەر چاو باوکەی گیان تۆ ئەمرە بڕۆ بەس ئەمەوێت تۆ باشی باوکەی گیان دەست ماچەکە بڕۆ سامان دەی باشە باوە گیان لەسەر ئیزنێت وەی نازە وەی نازە کولۆت سوتایمە نازە وەی نازە کولۆت ڕوخایمە نازە وەی نازە کولۆت فەوتایمە نازە وەی کوبیە ئاگرێک لە ناو هەناوم دێ و دەچی نازە کورە نادەنێ نا زاری ئەو لە سوێدا خوازی هەر نەیاندایە دەیگوت بەعیاتی خۆم دەگو خوشخۆم نادەمە مەعۆی چێ وەی دەگۆ جەمیل وەی دەگۆ چێ جەمە بەرێ دەوەڵڵاهی دەبی کارە چ پێ بکەم دەردی ئەو هەی نەدیت بی کورە تو هەر غیرەتت نییە شەتۆ مەحۆ ئەفەن گەورم بەرێ ئاغا ئەوە چیەکەن لێرە وەڵا ئاغا و پاقلەی دەبرژێن نابینی بێدەک بە وا خۆمان گەرم دەکەینەوە ئەغا سەرمایە گوتم بە ڕەچی گەرم ببینەوە چەتۆی جۆ بگرە تۆ لەوە عاقڵتری بەڵێ ئەچنەوە دێی ئەو بەر بەڵێ شەریفی خەون ناسم بۆ ێنم بۆ ئێرە باشە بەسەر چاو دەبڕم بۆ ئێستاون بەسەر چاو باوکەی گیان منە توش ئەم شێتانە کردووە ئەبێ ئیلا ئەو نهێنیەت بزانم باوەی گیان بزانم ئەو خەوە چییە ئاغا گوتی بە ئێستا بێ ئاغا چی لە من دەوێت پیشی و خەونی یەکدانەوە نییە بەێ ئێ ئەو ئاغا گوتی بێگرێ با بێ یاڵە بابڕ مام شەریف بڕۆنە موادەفتەرەکان دەنووسێ دەزووە دەزووە
ئەوە دەبی ئاغا چیشی پێویتە برام توزان و چیشی پێ کاکە با دەفتەرەکەم هەرە مام شەریف چت کرد دەوەرە با بڕۆین درەنگە دەزوو بەزوو ئاخا ئەڵم لە ئەو خەونەی لۆ نشناجێڕۆ بزانم چییە؟ بەشکەم شتە چی لێ بزانم؟ لا حول ولا قوة إلا بالله ما شاء الله لتو آغاجن خود لهمو موضوعاتي هلدا قلتيني لا هيتش نازاني طب يا دنقبا باوکەی گیان شەریفی خەون ناسمێناوە هنات بەڵێ دبا بيتا جوري بەسەر چاو باوکەی هستا جني هستا تبرو دەبەدانشم جێم لێبی أريد هستا برو أودي هستا وی لە بەرە توش ئاغا سلام علیکم. السلام عليكم وعليكم سلام السلام. ئاغامان سامان جنبا. بزي ما بيلا بەسەر چاو باوکەی فەرمو ئاغا جواب دي شريف أمن زور باش الدناسم أتو كابلاجي زور داود بلا نانا ئاغا بڕوا بکە لێرە چوومە دەرێ کەڕم لالم لەون قەپات دەکەم ئێستا بابەتەکە لۆ باس دەکەم وعدم بدی لەکن کەس باسی نەکەی بڕوا بکە باسی ناکەم شەریف فەرمو ئەوە سێشەوە لە سەیەک ئەم خەونەکی زۆر ناخۆش دەبین و لە واتای ئەو خەونە شتێ ناکەم بەسیتە شەریفی خەون ناز خەون هەیە نەزانی بڕوا بکە پشتی ملی ئەو خەونەی دەگرم و دەری دەینم یەک یەک لۆ چی دەکەم شەریف بێدەنگ بە جۆ لە ئاغای خۆت ڕابگرە بزانە چت پێ دەرێ فەرمو فەرمو جوابیتەوە فەرمو گەورم فەرمو شەریف فەرمو سێشەوە لە سەیەکان خەونێکی دەبینم لە خەونەکەم هەموو ددانەکانم هەڵدەوەرێن هەمووی دەکەونە ئەو گۆڕی نازانم لێکدانەوەی ئەو خەونەی چییە خێرە شەڕە خۆشیە ناخۆشیە یەک دق واتەمە شای کتابەکەم کەم خەون خەون ددان 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 ئەوە ددانە ئەی گەورم 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 خۆزی ئەو خەونە نەدیتابایە گەورم وەرە قساب کە زوو گەورم یعنی هەرسی ددانت کرد هەر هەمووی ئەی هاوەرەش ئەی هاوەرەش قوڕی چێندر بەسەری خۆم کەم گەورم یعنی بڕوا بکە گەورم هەر شازەی سەرێت دەزانی چی چییە شازەی سەرێت ئێ چ دۆست و برادەر و ئێ. نزیکانتەیە یەک یەک لەبەر چاو دەمرن هەی قڕم بەسەری گورە شەریف قسەی باشتر ئەرێ وەڵڵا گەورم خەونەکە ئەو هادەرێ هادی شازدەی خوارێ گەورم شازەی خوارێشت ئۆ وەڵڵا گەورم ترسە ناکە ترسە ناکە گەورم شازەی خوارێشت خێزانت کوڕت کچت خوشک و براکانت یەک یەک بە دەستی خۆت لە قەوریان دەنێ هەر هەمیان دەمرن گورە وزبای کەرە پیاو ئەی گەورم ئەم چ بکەم ئەوە خەونە خۆم خەتای من نییە بێنێک تو ئەگەر چ قسان دەکەی لەگە چه قسان دەکەی هەی نەفەم هەی نەزان ئەی گەورم ئەوە خەونە خۆم نەمدیتیا تو دیتیتر گورە ئەمری خۆت و لێکدانەوەی خەونت نەمینێ سامان ئەی گەورم وەڵڵا خەتای من نییە گورە بێدەک ئەی گەورم چ بکەم ئەمن وەڵڵا تو سامان ئەی خەون ناسم ئەم گەورم وەڵڵا بەس بەڵێ باوکەی گیان ڕۆ ئەو نەفامەی بەدەرێ دار کاریەکی زۆر باشی بکە جێی ساقینێری ئەخ گەورم قوربانت گەورم ئەخ ماشەڵڵا کابرایەکی نەفهام و نەزان ئاغا ئەو چ هەرە چ بووە؟ ئاغاژن لێم گەڕە زۆر تووڕەما هەتا ئیش و کارمان لەکن ئەو کەرە پیاوە نەبی حاڵمان ئەو حاڵەیە قوربانت بم ئاغا ئاغا وەڵڵا کورە نەمزانی محمود شەتۆرن ئەرێ گەورم
ئەوم بۆ بەنە گەراجەکەم چاوان شە لە ئاغا. کوتی کەندەی بەسەر چاو دای دای وای سەرە دای ڕدەی ڕدەی ئاغا سەبر و ئارامت هەبی خەو خۆراکت نەمایەوە لە خۆت مەکە ها کوڕم چت کرد باوکەی ژیان بەمە حەوت تۆمت بیکەنە ژوورەوە ئەی دەستت خۆشبی یەک هەفتە لە ژۆرێکن بەسەر چاو نانی نەدەنێ ها ئەو کەرە پیاوە بەس ئەو بەسەر چاو باوکەی ژیان بەس باوکە بەس پێم بڵێ چی کردووە بیکەنە ژوورەوە کورەوە خۆت نازانی کورەوە کادەزانی خەونی لێکداتەوە کورەوە قسەی گەڵا غەڵەت و قۆڕی دەکرد ئێ باوکەی ژیان باسی چی ئەکرد کورە باسی هیچی نەدەکرەوە هیچ نازانی هەسن تخواگە هەناسە لەبەر چاوم بڕۆ لە دەردەی باوکەی ژیان بەس تەحەمولت هەبێ بە قوربانت بە دایە گیان دە قسەیە بکە ئیت چ بڵێم کوڕم بەگوێم ناکە باوکەی ژیان ئەگەر بە قسەی ئێماکەی ئێ پیاوێکەی ناوی جعفەرە ئەمیش خەون ناسە کا با ئەویش بێنم لێم گەڕن ئەمن کەسم نایە خەونی من لێکداتەوە بەس لێم گەڕن هەستە بڕۆ لە ئەو دیوی ئاغا لێ گەڕ با چ بینی بزانین ئەویش بەشکەم باش بیتن دا باشە با قسەی تووبی هەستە کوڕم هەستە بڕۆ بینە هەستە زانە داکە چ دەرێ وە بکە بڕۆ بینە بەسەر چاو باوەیە منجار لەسەری زت باوەیە بڕۆ کوڕم بڕۆ ئای نازە چەتۆ چەتۆ ها ئەگەر نازە لە بۆ من ببی دەبێ حەفت شەو و حەفت ڕۆژ دۆر و زۆر ناکراشی بکە لە بەسا گەورم ئاغا گوێ بگرە بەڵێ. چەتۆ بەریا بڕۆ دێکەی کۆلکەسپی بەڵێ. باشە بەڵێ. جعفەری خەون ناسم ئێستا بۆ بێنە باشە وای دەبڕۆ دێ. چاوان بەسەر چاو دەی بڕۆ باش کوێ ئەوەش بێرە لەگەڵ خۆتە ئەوە چاوان ئاغا السلام عليكم عليكم السلام أخوي عليكم السلام باوکەی ژیان ئەوە هێنا زۆر باشە من لەسەر ئیزنت بڕۆ دانیشە سپاس آغا ناوت چ بوو باوەکەم زعفەری خزمەت کارت زەفعار بابەکەم ئەتوو لە واتای خەون و لێکدانەوەی خەونان دەزانی بەرێ گەورم ئاخر نەچی وەچی شەریفی ناشەریف بکەی شریف چییە؟ ئەلا کولین جۆب دەمون بەرێ گەورم ئەمن خەونەکەم دیتیا ئەو خەونە لێم بوویتە مەراق لە واتای ناسانم زۆر ئازاری شم لەداتن چێ گەورمە خۆنە آخر کە لۆم باس کردی کە لێرە چوێ دەرێ دەبی لاڵ و کەڕبیلەکەی کەس نەجێڕێەوە تەواو گەورم کەس نازانی زەفعار آخر ببیستم لەو لالۆلای باست کردی ئەوی خراپە لەگەرت دەکەم گەورم بێخەم بە تەئکید بە بێخەم بە زۆر باشە سێشەوە لە سەیەک خەونەچی دەبینم ددانەکانم یەک لە دوێک بەردەبنەوە ددان لە ناودەوەکانم ناوینێ چییە؟ لێکدانەوەی تو چییە؟ گەورم ئەو خەونەیە موژدەیەکی زۆر خۆشە بەڕاستە ئای گەورم ئەو خەونە خۆشە چییە؟ باسی کە خەبەرە خۆشەمە باس کە دڵی ئاغای خەوت خۆشکە گەورم ئەو خەونە دەرێتێ ئاغامان تەمەنی زۆر درێژ دەبیتێن الحەمدلله پیاوی زانە دەرێتێن ئاغای گەورەمان تەمەنی لە خوشکەکانی لە برادەرەکانی لە هەموو کەسەکان درێژتر دەبی هەی ئافرین پیاوی زانا و زیرەک بێلەوە گەورم ئێ
بێ لەوەی کە تەمەەن درێژ دەبیتن ژیانێکی زۆر خۆش بەسەر دەبێت. هەی ئافرین ئافرین زەفەر ئاغاژن ئاغاژن سامان ئۆ کچەکەم بەڵێ 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 وەرە 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 دانیشن وەرە کوڕەکەم دانیشە کچەکەم دانیشە باوکەی گیان وەرە ئاغاش بەڵێ ئەو پیاوە بەڕاستی زۆر زیرەک و دانایە بەڕاستی دەزانی خەونەکان لێک داتەوە کچەکەم قوربان دەم ئاغی گەورەمان زەفعەت بەرێ چ لۆ ئاغی خۆت باس کرد ئەوەشیان لۆ بجێڕەوە بە ئەوانش دڵیان خۆش خۆی بەسەر چاو ئاغای گەورەمان خۆنەکی ئۆندە خۆشی دیتە نازانم کو وەسفی بکەم والحەمدولله خەونەکە دەرێت ئاغای گەورەمان تەمەنی زۆر زۆر درێژ دەبیتن الحەمدولله ئەمن هەر ئەوەل جار دەمزانی ئەو خەونێ من خێرە هەر بە چاکەلۆمان دەگەڕێتەوە ئاغاژن بەس نا ئەو شەریفە هیچ نەچینە نەزانی نەزان نەفام ئەی باوکەی گیان شەریف خەونەکەی چۆن باس کرده بوو وەرە کاکەوە کەنجین دەزانی واتای خەون لێک داتەوە هەر هیچی نەدەزانی بڕۆ بڕۆ ئەو شەریفەم لۆ بینێرە بڕۆ هەستا بەسەر چا باوکە خباك دقي يلا ورا کوری لێیدا یاڕەبی تەمەەن درێژ بکار جەعفەر سەلامەت بیا سەلامەت سرم وای بابا اوف وای بابا رو ای بابا وای بابا سرم وای بابا سرم آغا با قوربانت بم دانیان شکاندم دەستیان خۆش سەریان شکاندم هەموو قەلیان شکاندم مستحقی ئەخلۆ چم کردیا بەس خەونم گێڕایتەوە کورە هەی نەفام ئەتو نەتزانی وەچوێ بجێڕیەوە چم کردیا من ئەوە هات بە زمانەکی شیرین بە شێوەکی جوان خەونەکەی لۆ لێک دامەوە بەس ئەتوو بە نەفامی و بە نەزانی بە زمانەکی زبر لۆ جێڕامەوە مردت پێ بشاندا جەعفەر خیانەتت لێ کردم ئەیلۆ بەس پێم بری ئەتوو کول و ئاغای لێک داوە خەونەکە باسی ئەوەی دەکاتن کە ددانی کەتیە ددان کەتنیش لە خەون معنای ئەوێ ئەو کەسە تەمەنی درێژ دەبیت ئێوایە ئاغا ئەمش هەر ئەو هام لۆ لێکدایەوە نا باوەکەم ئەتووان لێک داوە ڕاستە بەڵام بە زمانەکی زبر و ناشیرین بە ناخۆشی لۆ جێڕامەوە مردت پێ بشاندا ئەی بەس ئەوەیە بە زمانەکی خۆش بە زمانەکی شیرین تێگەیاندم گەورم ئەدی ئەمش پێم نەگوتی بەدەستی خۆت یەکدایان نێژی لە قەبریان دەنێ ئێکەواتە ئەتوش تەمەنی درێژ دەبی هاوکە بەسە پێ نایە بڕیا سامان بەڵێ باوکەی گیان لەمەوە پاش ئەو جەعفەرە دێتە دیوەخانێ هەموو ڕاوپرسەکەم بەوی دەکەی باشە بەسەر چا باوکەی گیان ئاغای گەورەم دەچی دەسەر مەڕیشی دەدێ قاس مراوی هەرچی ویست دەیدێ بەسەر چا باوکە ئەوەش یەک ماگان بابستە بەرمەڕی بەسەر چا هەستنی بڕۆ هەستا ئەمە هەستا ئەخلۆ جەعفەر لەبیرم دەکەی هەستا لە پێشاغی کەستاتین مەکەستا هەستا جەعفەر نەفامی نەزان دوای نیوەی لۆ من دادنی باشە بەرەدە پێشەوکەوە لەسەری سەر گەورەم وەرە باو وەرە دانیشە درۆیە دەرێن زمان بەڵای سەرە ئەگەر ئینسان بزانی کاتێ چ قسەی دەکاتن قەت تووشی ئەو وەزعانە نابی و ئەو بەسەراتەشی بەسەر نایە